ئێمە زانمێ چی پێنمونەی عەرەبەکێ بە ئاسانی 22 دەوڵەت نەتەوێشا پێدووسێەوە چونکە ئەساس و عەقڵە عەرەبیە ئینەی قبول کردو ئانەی کە یۆ زاڵ بۆ ملو ئەویشای تەریبە ئیتنیە زاڵ بۆ ملو ئەویشای تەریبە وەروانەی پێ ئایشا فر ئاسان بێ کە دەوڵەت دروست بوو چونکە زمانەکەشە حازر بێ زاڵ بیەکەی دروست بێ بێ جەڕاو بەنامی ئاینیۆ یانی نەتەوەکە زاڵ کریا بێ وەچەوە بە ئاسانی ئی 22 وڵاتە عەرەبیە دروستی بێ بەڵام ئی 22 وڵاتە عەرەبیە عین و کاتینەی نێچیر و مەتاوای یۆژگێرا و ئانەی بربەستا وەردەم و یۆگرتەکەیشانە ئانەنە کە ئی میلەتێ کە کریانێ بە عەرەب تەبیعەتەکەشە عەقڵەکە و دلێشە عەرەبی نییە وارینە پاسەشکردن زمانە عەرەبیەکەی بە جۆرێ واڕوانەی سەپیان مشەرە کە عەرەب و ئی لای جا عەرەب و لای نایەوەنێ یعنی عەرەبێ مەغریبی عەرەبێ سعودی بارە هەرگیز نایەوەشن چونکە عەرەبیەکەش ڕێک پاسە پە نەکردن کە وستەشۆ سەر و زمانەکە و وێش کە هینش نەکردن یانی و ئی ئەساسە ستراکچەرە زمانیەی نادلێ مەژگیشن پێنمونەی فعل ئینا و وەڵێ وەرلی عەرەبی نییە خاسە بەڵام لێ ئەمازیغینە زمان و بەربەرەکە فعلینا نییە وەڵێوە فاعلی ناوەڵێوە دینەکەش پاسە واران ستراکچەر و عەرەبیەکەی کە فاعل گنووەڵی یعنی دەستکاری ستراکچەریش کرد کابرێوان عەبدولقادر فاس الفەهری سەر و واشمی عەرەبی جەزایری وینی شارمانش کردێنە بە تیۆرەکۆ چۆمەسکی ئەرمانش کردێنێ و باسوانەی کەرەوکەچەنی خانە گۆڕکەیە لێ ئینەکەی نەهەن ینی لێ عەرەبیە ئەمازیغیەکەی بە ئەمازیغی کریاکەی نەهەن یا ئەمازیغیە بە عەرەبی کریاکەی نەهەن و ئینە مستەقبەلەنە جەڕاسینە خەتەر و ورشانایۆ نیشتیمانی عەرەبی هەن چونکە ئەساسێ تەبیعیەن یا ئەساسە تەبیعیە زینەبیۆ ئاکاتاری و چانیشا بە زمانە و تەمام چەنی جاران زمانە جەرمەنێکی یانی کە کرد پەنەشاواچێنی جەرمەنی بەهۆ کاریگەری لاتینیۆ ئیتر زمانە ڕۆمانتیکیەکێ دووسێبیە کە ئینەی هەر شابیان بە زمانە سەر بەخۆی پێسە سوێدی و نەروێژی و ئانیشا بە ئامان شەوە مەسیر و ئینەی کە پەنەژماچە ینی زمانی عەرەبی و ئیلاجاتە عەرەبی مەسیرەکە شەرانن ینی میسری کریۆ بە زمان و نیستەی ئیتر بۆ بە میسری مەغریبیەکە بۆ بە مەغریبی فلانی بۆ بە فلانی و ئی مەرکەزیەتە زمانیە مەمەنوو و ئینە ژێرەوە ڕاستەکەن جەڕاستی ئەوی تەر عەرەبی فوسحا پێسە زمان و ئاینەکەی مەنۆوە و ئینە زمان و ئاینی و تۆ گەگەرەکە بۆ ئاینەکە لا تۆ مقەدەس بۆ چی تێکەڵش بەنەتەوەیش کردی ئەگەر لا تۆوە ئەی عەرەب ئاینەکە تەنا عەرەبی نیە چی پاسەشمەنی کردی چی ئەشۆم من تۆ جەڕا و ئاینەکەیەوە من بەکارباری پێی ئومەی عەرەبی پێوێت جەکاتیانە ینی ئینە مشکلەکە ئاکاتە تۆ ئاین جا کەریۆ جەنەتەوەی یعنی کە تۆ ئیسلامە جا کردۆ جە عەرەبی پێزەنەتەوەی فرە مشکلە حەلیبە و ئی کێشە بینمونە بین و ئێمە خەڵکینان پێی غەزەی چاوەن یۆ شاپاسە ژوین و ئینە چێوێ نەتەوەی یۆ شاپاسە ژوین و چێوێ ئاینی ئانەی پێسە عروبەی وینۆش جۆرە تەماشەشکەر و ئانەی پێسە مسلمانی وینۆشا جۆرێتە تەماشاکە و ئەسڵ و کێشەکە چێوە دروستبیان لێ عەرەبینە ئی دوێ تەمایی کریانی ینی کریانە بەیۆ ئیسلام عەرەبە عەرەب ئیسلامە ئەگەر عەرەب ئیسلامبی کەواتە من ئەگەر بوو بە ئیسلامەشم بوو بە عەرەب ئەگەر ئی دوێ جووتێ بە هەمان ناویە بوو بەڵام من کریۆ من بەڵام مسلمانە نابەس عەرەب نیە ئەچێوە تۆ ئیزمانە بۆ بە زمانی و ئاینەکەی وەکەبی بە زمان و ئاینەکەی من مشکلەم نیە چەنیش بەس کە من بە نامێ ئاینەکەیەوە تۆ ئیدوە هەویەتە دێنەیۆ و من بەکارماری بە نامێ ئاینەکەیەوە پێی نەتەوەکەیت ئینەشا من پەنەژان ڕازینە و زمانێ ئاینەکە و فعلەن ئینەنەکە زمانێ سەر و نەتەوەین و ڕەبتش بە ئاینیۆن و حەقلێ دیاریکراوەنە بەکارماریۆ ئیلاقەش بە کولتور و ئینیشاوە نییە هینە نماکردینە تۆ بە عەرەبی پێینمونێ یا مزگینە بە چوزان و ئانەی کە هەن پی زمانەیە کریوە بەس ئەوی تەرکە تۆ بەی من
جرا ئاینەکەی تۆ کەری بە عەرەب ئینەن قبول مەکردیەوە و ئینەن پاسە کەرۆ کە ئاینەکەی فعلەن ینی کێشە پەی ئاینەکەیش دروست کردی و گەورەترین کێشە پەی ئیسلامی منەسکەر و عەرەبەکە دروستکردن بە حکم وانەی دواویێشا کردێنێ و بە نامی ئیسلامی و جەنگ و عروبەی کرد ئەچێوە کێشەکە دروست بوو ئاکاتێ منێ مسلمان کە عەرەب نییەنا من نمە و جەنگ پێ یعنی تۆ مەی چەوسنیمەوە مەی زمانەکەم قەدەغە کردی من هیچتا بەو جەنگ پێی تو کرد ئەچەنەی نەیمەکردم و ئینەی شاشم جیا کریاوە ئینە بە بۆنەوە ئی تێکەڵکاریەوە دووسی بێن و دلێ کوردینە ئیچی وە تێکەڵ نەکریا کورد تەنانەت زمان و ئیتنیەکە گەرە کژنیا بەرز کەرەوە پێی ئاست و نەتەوەی یۆشاوێش کەرەوە بە ئانەی کە ڕۆحین و ئەوێ تەرێ باوەچێەوە مادیەکە تعبیر شایی کەرە ئینە چێوێ غەڵەتە لۆجیکیان غەڵەتە نە عەقڵ قبولش کەرەوە نە ڕۆح و ئینسانی قبولش کەرەوە هیچ چێوێ قبولش نەکەرەوە و ئینەی کە کریان بە زۆر کریان وەروانەی دەوڵەت نەتەوە ئەگەر وشتی مشکیلەیە دەرباز نەکەرەوە فعلەن ئەگەر ئینە زین نەبووە و دەوڵەت نەتەوە هەرشانیوە و وەروانەی دەوڵەت نەتەوە ئەگەر بێ و نەگێڵەوە پەی ئینەی کە ئەسڵیەکەن ینی و حساب پەی ئیتنیەکە کەرەوە هیچەوە دروست مەبوو وەروانەی دنیانە ئانەی کە پەنەژماچان نەتەوە لێ دەوڵەتینە نەتەوە نیا ئیتنیا و نەتەوێوە دنیا دەوڵەتش بوو و ڕەبتکردەی نەتەوەی بە دەوڵەتیۆ ئینە گەورەترین غەڵەتە کریۆ کۆمەڵیان نەتەوێ و کۆمەڵێ ئیتنیەش جێژیا یەک سنووری سیاسیە نەبا بەبێ ئانەی دەستکاری کلتورەکەشا کریۆ مۆراڵێ هەن مەدەنی کە ئینیشاگر کەرەوە بەیۆ کۆمەڵی قانونی مەدەنیێنێ دزیکریا ئاحکمەنە و دزینەکریا ڕەوشتە خو ڕەوشتێن کە ئێمە سەر و جادەوە چەنیۆی هەمما و ئینیشا ئێمە مەکتەبە نەفێر شابیمێ و عەرەبێ فێرش بوو کوردێش فێرش بوو سەر و جادەوە تاوا ڕێزۆی گیرە ئینی مۆراڵە یانی ئەشم بەڕاستی ڕەبتش دەوڵەت ئەشم بێ پەروەردێوە مۆراڵی چوون یەک کەرەوە نەک پەروەردەی کولتوری وەروانەی کوردێ پێ نمونەی سەر و مۆراڵێ جوانی پێسە عەرەبێکە ئی نابەسرەنێ سەر و ئەمان مۆراڵی کە یۆشادی ڕێز گێرایوی وەروانەی ئینەی ئیلاقەش بە کولتوریۆنیایی مۆراڵە واشم چێنە یەک بێکەی دروست کردیەوە بەڵام ئای ئامێ بە نامێ مۆراڵەکەیەوە کولتورەکە چە ئارواشە ئیچ یەشم کەرمێیۆ چونکە مۆراڵ و کولتورشا پێسەیۆ تەماشەکە ئینە کۆمەڵە چێوێنێ گرت مشکلێنێ کە ئەشم ئێمە حەلێشا کەرمی